مانفەراد عەلی قوربانی هاوڵاتیەکی کاکەییە لە حەوشەی ماڵەکەی خۆی لە ناو شار لە داری قەزوان بنێشت بەرەم دێنێت. ماوەی زیاتر لە 15 ساڵە بنێشت لە دار قەزوانەکەی وەردەگرێت. ئێستاش کە وەرزی بنێشتکردنە کۆچەڵەکان بنێشتەتاڵیان تێدا کۆبووتەوە کە دواتر بنێشتی کوردی لێ دروست دەکرێت. تازە من تاتە توانامنەوە بەس خولیاتم ئەوە وەسانی من خۆم کەژمنەوە هەشە زووسان دوو کەژم پەیا کردوەوەیەکێ ڕازی نەوگم یعنی وتمەوەتەوە بەس من خۆچم ماتوڵ بنێشتم زانیگە هەموو کەس حەزی کردێ کەژەکەم بگاتی تێگەی تۆ ساحێوی کەژووی زانیتە من لە هەموو کەس باشتر بنێشتەکەەوە بەرهەم تێرم کەژەکەەوە بەرهەم تێرم خۆی چەنێ وگوێئیستا ئەمە نییە زیاد حەد من لێم داغە تێگەی ئەمە وەکو سیارە لێ خوڕی لە 600 بۆ 120 من گەیانم لەسە 120. 40 ساڵ پێش ئێستا ئەو دار قەزوانیان نێناوەتەوە بۆ حەوشەی خۆیان و ناشتویانە. قەزوانەکەش بەری هەیە بەڵام زیاتر مانفەراد بۆ بنێشتەکەی سوودی لێ دەبینێت. پیشەکەشی هەر بنێشتکردنەوە لە ناوچەی هاوار بنێشت بەرەم دێنێت. وەڵی ئێستا بێژین ڕقونەکەی چونکە کەمە لەبەر ئەمە ساڵێ ناساڵێ تۆ بۆ هەموو ساڵی حەوشەکە بنێشتینکەی ئەی بەرهەمێکی وایە نیە هەر بۆ خۆتەوەی سێمە کۆیەکەم و ئەی کوڕێنین خۆمان مناڵەکان دوو خزم دوو بەخچە بنێشتی لێخواوتەوە دوو دەمی لێخوا و هەفتاونەوە هاتینی تر ماوەیە ئەم مەجموعە بێ حەوشە و بێین و ئەم جادانە گشت قیر و قڕ و وەشان ئاومان ئاود و تەنکی ئاویان بۆ بەرەڕاینەوە ڕۆی وێڵا تەنکی و مەنکی نەو لە سەربان و ئالوواغا تەڵێکی بچکەلە وەکو ئەو تەڵە کەیوانۆ ماودی لوا نیاوی منی هۆسایەکی هاتوو ئیشی بۆ کردم ئەو قەڵاتەیەکی بۆ کە سات ناساتەوی تاهاتان لە قەسقوانەکەمی ئیتر قەسقوانەکە دەی لە بەرەوە خوێیمان کردوا گەورە بوو قەسقوان خۆیکی درەختێکە ئاوی نەوەرەکە. ئەمە بۆ یەکەم جارە داری قەزوان لە ناو شار کۆچەڵەی لێ بدرێت و بنێشتی لێوەربگیرێت چونکە دارەکە ئاوی پێویست نییە و لە بنەڕەتدا لە ناوچە شاخاویەکان دەڕوێت. مانفەراد ساڵێک ناساڵێک بەشی ماڵ و مناڵ و کەسوکارەکەی بنێشت لە دار قەزوانی حەوشەکەی وەردەگرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.